یارمەتی دەرم بوو لەوێوە نۆتەی فێرکردم کە بەڕاستی نۆتەی خوێندنەوە واتە زمانی مۆسیقا لێوە فێرە زمانێکی تر بووم کە زمانی مۆسیقایە. هەمیشە وتم دوو زمان فێر بووم، دوو زمان دەزانم. ئەوە کوردی خۆمان کەەوە هیچ زمانی دایکە، بەڵام زمانێک تر دەزانم کە زمانی مۆسیقایە کە بەڕاستی هەندێک کەسێک بە زمانی نازانن، بەڵام ئەو زمانە زۆر گرنگە و بە دەگمان خەڵکیش دەیزانێ. لێوە فێرەوە بووم و دواتریش چوومە کۆلێژ نوێنەرە جوانەکان لە پۆلی 6ەوە، چوومە نوێنەرە جوانەکان و لێوە دەستم کرد بە خوێندن لە کۆلێژ نوێنەرە جوانەکانی هەولێر کە بەڕاستی لێرەوە بە هەمان شێوە دەستخۆشی لە مامۆستای و بابا کرد دەکەم کە بەڕاستی ئەمە تێرێکی زۆرم بوو لەوەی کە فێری مۆسیقا بووم و ئامێری عودم فێری کردم و لێ ئێستادا هیچ بەرهەمێکم دیاری نەکردووە کە بڵاوی کەمەوە بە ڤیدیۆ کلیپ. بەرەمی تایبەتم نییە، بەڵام لە سۆشیال میدیا لە میدیاکان ئەکتیڤم، بەڕاستی لە ئەکاونتەکانم فەیسبووک ئینستاگرام ئەکتیڤم و هەر بەردەوامی لە کار و چالاکی هونەری لە دەرەوە لەگەڵ چەندە هونەرمەندانی دانیشتووی چەندە کار و چالاکی گەورەمان کردووە لەو چەند ساڵێک کە لە کاری هونەردا هیچ دەکەم. کۆلێژ بەگشتی هونەرە جوانەکان زات سلێمانی هەولێر فەرقی نییە، گرنگێکی زۆری هەیە بۆ ئەوەی کەسانی کە خوازیاری مۆسیقان حەزیان لە مۆسیقایە بۆ ئەوەی کە نەزەراتیش بخوێنن لەوێ. هەنی نەزەراتی مۆسیقاش گرنگە، بەڕاستی زۆرمان هەیە بەس بە سەماعی ئالەتەکە دەژێنەوە تا بەس میلۆدی دەژێنێ، بەڵام کە چۆ هونەرە جوانەکان کۆلێژ یان پەیمانگا بەڕاستی پەیمانگا و کۆلێژەکان گرنگن لەبەرەوەی کە فێر نەزەراتی مۆسیقا دەبن، یعنی زیاتر ئاشنایی دەبن لەگەڵ مۆسیقا، چونکە زۆر کەسێ بەڕاستی لە دەرەوە ڕاستە کەسانێکی لێ هاتوو بەتوانان لە ڕوژەنینەوە تاک ئەمەریەوە، بەڵام لەوانەیە شارەزایەکی وایان نەبێ هەندێکیان لە ڕووی نەزەراتی مۆسیقاوە، چونکە نەزەراتیش مهمە. ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆزە، ئەڵبەت ئێستا زۆرێک لە خێزانەکان نانی بەیانیان خواردیان بڵێ نانی جژنیان خواردووە کە ئەڵبەت خواردنێکی قورس و چەور خوراوە و دوا بە دوای ئەوە بە درێژای ڕۆژەکە و بە درێژایی چەند ڕۆژی داهاتوش بە هەمان شێوە خواردنی قورس و چەور شیرینیەکی زۆر چەرەساتی زۆر خواردنەوەکان بڵێ شەربەت و خواردنەوە گازیەکان دەخورێتەوە. هەموو ئەمانەی کە ئاماژەم پێدا چ کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی ئێمە، چ کاریگەریەکی دەبێت بە تایبەت لەسەر ئەو کەسانی کە بۆ خۆیان نەخۆشی درێژخایانیان هەیە، ئەوانەی کە زەختیان هەیە، ئەوانەی کە شەکرەیان هەیە، چی بکرێت بۆ ئەوەی کە لەم جەژنەدا تەندروستێکی باشمان هەبێ، لەگەڵ ئەوەشدا ئێمە بتوانین خواردن و خواردنەوەکان بخۆین، بەڵام چۆن و بە چ شێوازێک چی بخورێت چی نەخورێ بۆی کە کاریگەری نەبێت لەسەر تەندروستیمان، بۆی کە تەندروستێکی باشمان هەبێ بە لەش ساخی و بە تەندروستێکی باشەوە
ئەم جەژنە پیرۆزە بەڕێ بکەین. لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر نزار محەدین کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و شەکرن. دکتۆر نزار بەیانیت باش بە خێرایی خۆشتان بەخێر سپاس جەژنیشت پیرۆز بێ خۆش ئینشاءالله تەندروستیتان چۆنە؟ والله الحمد لله ئینشاءالله باش یاخوا باش یاخوا باش بی دکتۆر نانی بەیانیت خواردەوە نانی جەژنت خواردەوە؟ بەخوا شتێکم خواردە شتێکی خواردە ئەنی هەر لە ئێستۆتە ئەو جێبەجێ کردو کە نابێ خواردنێکی زۆر بخوێن لە بەیانیانە ئینشاءالله. باشە دکتۆر لە پێشێکەکەش ئاماژەم پێدا کە ئەمڕۆ یەکەم ڕۆژە نانێکی زۆر ئەخورێ یا بڵێ خواردنێکی قورس و چەور ئەخورێت و بە درێژایی ڕۆژەکە ئیتر ئەمە شیرینی ئەمە چەرەسات ئەمە خواردنەوەکانە و چەند ڕۆژی داهاتوش بە هەمان شێوە ئەمە چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستیمان ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێت؟ طبعا ئێمە کاریگەری ئەم خواردنانەی کە باسیەکەین زیاتر دوو کاریگەری هەیە کاریگەریشی کتوپڕی هەیە وەکو ئەوانەی کەوا مەسەڵەن نەخۆشانەی کەوا هەمووی لەسەر کوێ لەسەر کۆندامی هەرسە زیاتر باڵێ کەواتە کاریگەریە کتوپڕەکان بریتە لە دوو کاریگەریشیان لەسەر گەدە کە بێتەوە التیابی گەدە گاسترایسی پێوتێم و جۆری دووەم بریتە لەسەر ڕێخۆڵە کارەکە کە بێتە هۆی ئەوەی کەوا تۆ مایدەت ڕێخۆڵت تێگەچێت دوای تووشی سکچون و ڕشانەوە ئەم شتانە ئابیت ئەمە کاریگەری کتوپڕی کاریگەریشمانێ بۆ مستەقبەلەن کەواتە ئەو شیریانە زۆرە خۆیت زیاتر لەوانەیە کە ئەمە تەپانێمە باسی ئینسانی تەبیعیەکەین ئەوانەی کە تەندروستیان باشە لە مستەقبەل شالەوانەیە ئەوەنە شیرین و ئەو خواردانە زۆرە خورێت لە خاصن کاتی چکەمووی شەکرە چەوریە ئەگەر بزانین مەسەن سەرەکەی ساردی بپسی مەسەلەن شەربەتە لەگەڵ چکولێت و ئەم شتانە و جگە لە خواردنە قورسەکان کە ئەخورێت ئەمانە هەمووی کاریگەری بێ بۆی کەوا لە مستەقبەلا کە ئینسانەکە قەڵەو بێت کە قەڵەویش بوو معارەزە بێت زیاتر بۆچی بۆ دوو نەخۆشی و گرنگ کەیان نەخۆشی شەکرەیە دوم نەخۆشی بەرزبوونەوەی پاڵپەستۆی خوێن دەبێت کەواتە دوو کاریگەریە کاریگەری کتوپڕی و کاریگەری لەگەڵ مستەقبەلی باشە کەواتە دکتۆر ئەو نەخۆشیانەی کە بە تایبەت لە جەژنەکاندا ئەبێتە هۆکار بۆی کە هاوڵاتیان بەهۆیەوە سەردانی نەخۆشخانە بکەن زیاتر چیوچین ئەو کتوپڕانە سکچون و ڕشانەوە و سکچون و ڕشانەوە لە کە کاریگەری لەسەر ڕێخۆڵەکانە کاریگەریشی لەسەر مایدەکەوا مایدە چی لێت زیاتر تۆ مەسەن بەیانی هەڵەسی لە خەو خاصان یەکەم ڕۆژی جەژن تۆ خواردنی مایدە ڕانەهاتەوە بەڵێ ڕۆژانی کە مەسەن جاری وایە لە ڕەمەزانەوە هیچ ڕانەهاتەوە لە دوای ڕەمەزانیش بڵێن جەژنی قوربان زیاتر مەسەن ڕۆژی پێشەوە چ بە ڕۆژوو بوو بێ زۆربەی خەڵک بە ڕۆژوو بووە ڕۆژی داهاتوو یەکسەر خواردنیشی چەوری شەوی بەتایبەت بەیانیانی بەڵێ شەوەکەی خواردووە لە ساسە ڕۆژوو شکانەوە بەیانیش بە هەمان شەوە خواردنیشی چەورە خوا مایدەشی ڕاناتوە لە سەوینە سەیرەکەی بۆ لای نیوەڕۆ ئێوارە جارێک کار نانەخواتەوە یا جاری وایە کە چێ مەسەن لە ماڵەوە ساردیە خوارد شیرینیە خوارد پاخلا و مەسەلەن کێک و ئەم شتانە یاخود دەچێت چکولێت و ساردی و شیرینی ومانەمتان دوایوانش هەر مایدە تێگات جاریشکە لەوانەیە مەسەن ڕۆژە یەک دوو ژەمی کە بخوا ئەمانە هەمووی کاریگەری بەسەرێکی لە دوم ڕۆژی جەژنا زۆربەی خەڵک تووشی التیابی مایدە شتە بێ سەرێکی ئازاریشی مایدەیە بێت سیا بسرێت دڵی تێکەڵیات لەوانەیە مەسەن قڕقێنەی ناخۆش باتەوە خڵی فەسادی پێوتێ زیاتر ئیرەکەی قەنیلکە ئەمانە هەمووی لەوانەیە توش ببێت جاری وایە سکوونێکی زۆری لێت داخڵەکەی لە قسەخانە لە دوم ڕۆژ و سێم ڕۆژە بە هەمان شێوە لەوانەیە خواردنەکان تۆزێک کەمتر بێ بەڵام زیاتر شیرینی و چکولێت و چکە تۆ مەسەن کە بەعینی نان خوارد نیوەڕۆ مەسەن لا ئێمە فێربووین سێژەمە خۆین سێژەم زۆر بۆ خەڵک زۆرە بەتەشیدی وڵی خۆی دووژەم بێ زۆر باشە ئەو بابەتیان ئەو خاڵی کاڵێن کەم خۆری دایم خۆربی باشە لە باتیەوەی کە سێژەم کوردی کە بە چاشەمی کەم خۆی دایم خۆ مەسە تۆ لێکم ڕۆژ ئەو خواردنەکەیت ئەی خۆیت ئەو خواردنە چوریە مەسەن گۆشت و مریشک و لەگەڵ ئەم برنج و شتانە زۆربەی جار خۆت زانیش لەگانی چیەکەن قەیسی یاخۆت فاسۆلیای گۆشت ئێوانە قورسن لەبەر سەرەکەی ئەو ئینسانە لای نیوەڕۆ مەسەن لای عەسر برسی بێتەوە شتە خوات لەوانە شەرتیش نییە برسی بێ بەڵام هەر شت خواتەوە دەبێت کە ڕاهاتوە سێژەم نان بەڵ سێژەم نان دوای جگەلەوەی کە لە بینەکانی شاوکو وتمان شەربەت و ساردی و چکولێت و چەرەزات و جاریوە قاوە و ئەم شتانە کە زۆرینە بێت سێرەکەیت لای ئێوارە جاریشکە نانەخواتەوە سێکی بۆ سبینە یا تووشی سکچوونە بێ یاوەکو وتمان التیابی گەدە کەوا دڵی تێکەڵیەت لەوانەیە بڕشێتەوە ئەم شتانە جا باشە دکتۆر چی بکرێت بۆ ئەوەی کە هەڵبەت ئەو کەسانی کە تەندروستیان باشە شتان لەگەشتونەتە سەرەوەی کە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیانێ ئەوانەی کە تەندروستیان باشە چی بکەن بۆی کە تووشی حاڵەتانە نەبن کاماشت بێت بەڵکو باسمان کرد تۆ بەیانی کە مەسەن هەڵ سایلەخە و خواردن بخۆ ناڵێ مەسەن بەڵام بەڵە بڕیشی کەم و ڕۆژانی کە نەبێ مەسەن تۆ دانیشینی چکات ڕۆژان کە فێر نەبووی ئەو
ژەمە بخۆی بەیانیان خاستن شەور بێ کە نانت خوار بەڕێی من لای نیوەڕۆ و عەسرەکە هیچ نەخۆیت بەڵێ ئێوارە لەوانە شتێکی بەسیط ئەگەر کوران مەسەن نان و چایەک لەگەڵ بەرچایی ئەشتەی ئەوانە بەڵێ ئەو ڕۆژە نەک تۆ چ تۆ جارێکێکدا تێکەویتەوە سەر خواردنی بەیانی کە خواردوتە جارێک بەیانی ماوە بیخۆیتەوە لە بینەکەشیاکە ئەو کاتێک کە مەسەن تۆ ئەچیتە بۆ ماڵان زۆر جارێ ساردیە جێڕن مەسەن شتە جێڕن یا مەسەن لە ماڵی خۆتای خۆی لەوانەیە مەسەن پاقلاوەیە مەسەن وەکوتم کێکە کولیچەیەمانە ئەوانە ئەگەر خورا لای عەسرەکە یەکدانێ بخۆی قەیدشێکە ئەگەر خورا پێ خورا نەک ئەوەی کە بڕیتە هەر ماڵێک هەرێک بخۆیت و لەگەڵ ساردی بخۆیت و تەمانەمان هەمووی خراپە لەسەر مایدە چکە مایدە وەختی ئەوێت وەختی ئەوێت تا خواردنە هەزمەکات مادەم وەختی ئەوێت لەبەرەوە پێویستە تۆ مەجاالەی پێبیت کاتێکەوە تۆ تا برسی نەبێت و خواردن نەخۆیتەوە لەبەرەوە کات هەرەکەوێتەوە دوو ژەمەکە کە وتمان لە بینەکان شاگەر ساردیەکەت خواردەوە یا چایەکەت خواردەوە یا قاوەیەکە خواردەوە قەی ناکە بەڵام نەبێت زۆرتر شتەکان با مایدە زەختی لەسەر بەڵێ لە ڕۆژی دووهەمە ئەو احتیاجی مەسەن کە تۆ سەر ڕۆژی احتیاجەکەت بەڵام هەر لە بینەکانی ئەو شتانی کە وتمان هەرە خوێت بەڵێ کە تۆ سەردانی ماڵی برادەرێکەکەی ماڵی چەند ڕۆژێ دوای جەژنی شەرە خوێت دکتۆر ئەوەی کە ما بێتی ئەچیتە ماڵێک بۆتە هێنێ تۆ هەر بە عامی ژوەریگرێ بەبێ ئەوەی کەوا بڵێن تۆ جەژنیش بێت کاتی کەش تۆ محاولە بکەی دایمە خواردن تا برسی نەبێ خواردن نەخۆیت یعنی بەڵێ کاتەکە زۆر مهمە بۆ مەعیدە چکە تۆ کە مەعیدە گەر هات و پڕ بوو نانە خوارد لەسەری زۆر جارێت تووشی ئەو گاسترایسی کە وتمان التیابی مەعیدە بێت سەرێکی مەعیدە دایمە پڕە یەکێکی ناخۆشەیتەوە کە بۆ نێرکیلەیە زۆر جارێمە ئەمانە پێویستە ئیسراحەتی لەسەر بکرێت یا مەسەن تووشی سکچوون بووی جاری سکچوون ئەو ساتۆ ڕۆژە سکچوونە لەوانەیە پێویستی بە خسخانەکە لە ماڵ شو علاج کرای پێویستە تۆ ئەو سکچوونە ماوەیە دانی بەبێ خواردن بێخواردن ساعتە بێ بمەعیدە و ڕێخۆڵت چاک بێتەوە باش دکتۆر ئەمەی کاماشەمان پێدا بۆ کەسێک کە تەندروستێکی باشی هەیە ئەی بۆ ئەو کەسانی کە تەندروستیان باش نیە یاخود دەتوانێت بڵێن نەخۆشی درێژخایانیان یا هەر نەخۆشیێکی تریان هەیە کە ئەگەر کەسێک تەندروستی باش بێ ئەوەنە ئاگای لە خۆی بێ کاماژە پێدێت ئەگەر کەسێک نەخۆشیێکی هەبێ ئەبێ زیاتر ئاگای لە خۆی بێ کاریگەری ئەم خواردنە قورس و چەورانی کە ئاماژەمان پێیان لەسەر و کەسانی کە نەخۆشی درێژخایان هەیە مەسەڵەن بۆ نمونەوانەی کە درێژخایانە نەوەسەن بۆ نەخۆشی شەکرە ئەوانەی نەخۆشی شەکرانە زیاتر بێ خۆیان لە شیرینی پارێزن خاستن لەوانەی کەوا شەکری سپی زۆربەی شتەکان کە ئێمەش بەکارێنین دکتۆر کە ئەڵێ خۆیان بپارێزن بۆ مانای هەر نەیخۆن وڵی تاکو تەراقێکی ڕۆژن جار شتێکی لێ بخۆی قەیچێک بەڵام چۆنە ئەبێ وزەکەم تر وەرگرن قەزمان چەمسەند بۆ نمونە تۆ بەیانی چ شتێکی کەمی خواردووە زۆری نەخواردم نیوەڕۆگەر مەسەن شتێکی خوارد جاری وای چکولێتێکە شتێکە قەیچێکەوەی تیا بێت بەڵام بە شتێ لەسەر حسابی خواردنەکەی بەیانی بێت یان لەگەڵ ئەوە بێت نەک تۆ مەسەن زۆر خواردو و دوای بێت چکولێتیش بخۆیت و دوای مەسەن ساردی بخۆی بەسەریا و قاوەیەشی بخۆیت و مەسەن مشتانە ئەمە بۆ هەر جۆرێکی شەکرە ئەمە مامەڵەکردن لەگەڵیە یان جۆرێکی تایبەتەیە کە هەر نابێ بخورێت زین چۆنە خۆی شەکرە ئەتوانی خۆ نابێت تۆی ئەجگارهینی بکەیت خۆی مشکلەی شەکرە چییە شەکرەوە نیە بڵێ شیرینەکە مهمە وزە زۆر وەرنەگریت ئەو وزەیە کە زیاتر چێتە لەشتەوە کۆ بێتەوە لە لەشتا کە کۆ بووە ئەبێ سەرفی بکەیتەوە جا تۆ زۆر زۆرەگری چۆ توانین سەرفیکەی خۆ جوڵەشت زۆر کەمە لەبەرەوە سەرێکی بە سیارە هاتووچۆ لەبەر سەرێکی تووشی قەڵەویە بیت قەڵەوی ژێکێکە لە سبابەکان کە خۆی مەناعەتی ئینسۆلین کەمەکاتەوە نایڵە ئینسۆلین کار بکات لەسەر شوێنی کاریگەرەکەی خۆیکەوە شەکرەکە بسووتێنە لەبەر وردە و دە شەکر بەرز دەبێتەوە و نەخۆشی شەکرەکە زیاتر خراپتر ئەبێت خاصانەوەی کە قەڵەوە بن لەبەر لە ڕۆژانی جەژنا زیاتر ئەو خواردانە ئەخورێت کە شیرینیە مەسەن چێکە گرێتەکە هەموو شیرینە هەمووشی بە شەکری سپی زۆربەی دروست کراوە لە ساردیەوە شەربەتەوەیە مەسەن لە پاقلاوەیە مەسەن کێکە کولیچەکانی هەمووی بەڵێ هەموو شیرینیە جگەلەوەی نقڵ و چکولێت و هەموو جۆرەکانی کێش ئەوانە هەمووی شەکری سپیە لەبەر ئەو ئینسانە کە نەخۆشی شەکرەیە زیاتر معڕەزە زیاتر قەڵەو ببێت شەکری بەرز بێتەوە کۆنتترۆلی کەمتر بێت ئینسۆلینی زیاتر بێت حەبی زیاتر بێت ئەمانە باشە دکتۆر لە خواردنەوەکانە بە دیاریکراوی لە شەربەتە ڕەنگە هەندێک ماڵ هەبێ بتوانن شەربەتی فرێش دروستکەن یاخو شەربەتی فرێش بکێڕن ئەمە ئەبێت بە هەمان شێوە کاریگەری خراپی هەبێت و خۆیانی لێ پارێزن یانەوەیان ئاساییە مادەم فرێشەوەیان باشترە بەس ئەویش نابێت زۆر بخۆیتەوە تێگەچوێن تۆ سات شەربەتی فرێش بۆ ئەوەی کە شەکرەی هەیە مەسەن تۆ لە ڕۆژێکا پەرداخێک یانی و پەرداخە خواردەوە بەڵام نابێ بیکەی بە سێ چوار پەرداخ بخۆیتەوە
ئەوانە خراپە چکەویش دوو شیرینی تایە یەکیان گلوکۆزە کە گلوکۆزەکە خراپە بۆی دومیشان فرەکتۆز کەوا لە شینەکەەوە جیاوە بەڵام ئەهۆنترە لە شەربەتەکەی کە بەکارێنێت ئەو شەربەتێکە هەمووی شەکرێت دەتوانین بڵێ سەلامەتترە و بڵێ یعنی توانای پەرداخی بخواتەوە ئەتیادیە ئەوە بۆ نەخۆشی شەکرە باش نەخۆشی کەمانە مەسەن بۆ ناوانەی کە زەختیانە نەخۆشی دڵیانێ ئەمانەش پێویستە زۆر خواردن نەخۆن زیاتر کار نەکاتە سەر مەعیدەیان کەوا زۆربەی لۆت بخاتە سەر دڵ ئەوانەی کە زەختیان هەیە دکتۆر خواردی بەیانیان عادەتەن لەگەڵەوەی کە چەورە سوێر و ئەوەی کە تامیکی هەبێت هەردوو کاریگەری خراپەکەی هەیە کەوا چەورەکەشی زۆرە و لەگەڵی شیا سوێرەکەی کەوا ئەوی زەخت بەرزەکاتەوە چەورەکەش بۆ زیاتر قەڵەو بوونە تەمان نەخۆشیش دڵیش بە هەمان شێوە نابێت قەڵەو بێت لەبەرەوە سەیرەکەی ئەمیش معارەزە بۆی کەوا ئەو خواردانە بخوا لۆدێکی زۆر ژەخاتە سەر دڵی سەیرەکەی ئەوانەی کە زەختیانەیە ئەبێ حەبەکەیان بۆ زیاب بکەیت لەوانەیە بە حەبزیاکردنەکەشی سفادەی نەبێت یاوانێ نەخۆشی دڵیانەیە پێویستە وەکووتمانە خواردنە کەم کرێتەوە کەوەکوین زۆربەی جارێ و نەخۆشانەی کە دڵیانەیە زۆر وەزعان خراپە پێویستە خواردانەی کەوا سۆدیۆمیشی تیایان نەخورێت مەسە بۆ نمونە شیرەمەنی لەبەر پێویستەوە نەخواردانان دەست خۆش دکتۆریان لەگەڵمانە بمێنەرەوە گەڕێنەوە لای بەڕێزبا بچینە لای پەیامێرانمان لە پێنجێنەوە عەبدوڵڵا غەریبمان لەگەڵا لە مەرزی باشماخەوە پێما بێ لەگەڵ ئێمە ئامادەیە عەبدوڵڵا سڵاوت لێ بێت بەیانیت باش جەژنت لێ پیرۆز بێ پێمان بڵێ بۆ پێی کە لە مەرزی باشماخی هاتنی گەشتیاران بە بۆنی جەژنی قوربانەوە چۆنە ڕێژەی گەشتیاران بەرزە یاخود نا بەڵێ عەبدوڵڵا ئێمە گوێبیستی دەنگی تۆ نین نازانم تۆ گوێبیستی دەنگی ئێمە بوویدیانە دەگەڕێمەوە لای میوانەکەم هەتاو کاتێ ئەو کێشەیە چارەسەرە بێت و جارێکی تر وەرتەگرینەوە دکتۆرجان لە جەژندا هەڵبەت بە شێوەیەکی گشتیش و بە تایبەت لە ڕۆژانی جەژندا خواردنەوەی ئاو چی کاریگەریەکە بێ لەسەر تەندروستیمان تا چەند گرنگە ئاو بخۆینەوە بە تەکیدی ئاو خواردنەوە شتێکی زۆر زۆر گرنگە تۆ ڕۆژی بەلایەن کەمەوە وەکووتمان چەندی تێگە ئاو دەوێت کە بیخۆیتەوە بە پەرداخ بڵین 4 بۆ 6 پەرداخ بەلایەن کەمەوە جگەلەوەی کەوا تۆ ئەم شەرنی هەر ئینسان ئاویش بخواتەوە جاروات تۆ مەسە میوەکان هەمووی ئاوی تایە طبعاً خەڵک وا تێگەشتووە لە ئاو خۆمەوە بەس ئاو خواردنەوەکە شەرت نییە تۆ دانیشی ڕۆژی مەسەن 10 پەرداخ بخۆیتەوە بەڵێ جاروە بە جۆریش ئینەکەژە گۆڕێتن تۆ ئارەقت زۆر کردێتەوە گەرمەجەوەکە لەوانەیە ئەو پەرداخانە ئیسفادە هەیە بێبیخۆیتەوە بەڵام ئێمە زۆربەی ئاو خورمە دۆیە ماستاوە بەڵێ ئەوان هەمووی ئاوی تایە تۆ شتەمانەکان حسێ بکەی بڵێ هەر لە شلەی خواردنەوە کە لەگەڵ برنج و شتایە ئەو هەر ئاوی تایە مەسەن جەنەفر ماستاوە هەر ئەو ساردی و ئەمانەشکەوە خراپن ئاویان تایە قاوەیە چایەمان هەمووی ئاون لەگەڵ ئەمانە ئاوەکە زۆر بیدایەت بۆ گورچیلە زۆر باشە بەڵام ئێمە شتی مهمترمان هەیە مەسن لە کاتی بە ڕۆژۆتی شارووا بوو تۆ میوانەی کە خوڕێت هەمووی ئەماوانیان درێن لەش ئەپاڵێورێت سیرەکەی مەسن بۆ نمونە خەیار شووتی مەسن بڵین مەسن جێزەر ئەمانی کە ئاوارن سێ و پرتەقاڵ ئەمانە هەمووی ئاوەکانیان زۆر استفادەیە بۆ گورچیلە بەڵام بۆ وەختێکی درێنتر ئەو بەرز و پەرداخاوی کە خۆی تۆ یەکسەر لەوانەیە بۆ ماوەی 2-3 ساعاتێ تۆ یەکسەر دوایی ئەو بە عارەق یا بە میسکردن فڕێ بیت بەڵام ئەو ئاوانەی کە لە ناو میوایە زیاتر درێنتر لەبن چەند ساعاتێکی پێچە زۆر استفادەی هەیە لەبەرەوە بەڕێی من جگەلەوەی کە ئاوەکە جەناب فەرموود ئاوەکە زۆر زۆر مهمە بەلایەن کەمەوە 4 تا 6 پەرداخی بخۆیتەوە ڕۆژانە لەگەڵیشا تۆ ئاوەکان بە شێوەی شلەمەنیەکان جگەل لەم شلەمەنیانە لەگەڵیشا میوەکان میوە مهمە دکتۆر هەندێک جار خێزانەکان کاتێک کە سوراحی بێت یاخود بتڵێکی ئاو بێدای ئەنێن خیاری تێکرێ نعنای تێکرێ لیمۆی تێکرێ ئەمە چی کاریگەریەکی باشەیە بەڵام با جارێ بچینەوە لای عەبدوڵڵا دواتر وەڵامەکە وەرەگرم عەبدوڵڵا جارێکی تر سڵاو لێ بێ دووبارە جەژنت پیرۆز بە نازانم ئێستا ئەم جارە گوێبیستی دەنگی منیت یاخودنا لە مەرزی باشماخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی باشە هاتنی گەشتیاران لە مەرزی باشماخۆ بۆ نێو هەرێمی کوردستان ڕێژەکە چۆنە لە چه ئاستێکدایە و لە ناوچەی پێنجوێن بە دیاریکراوی ڕێوڕسمی جەژن چۆنە پەیوەندی کۆمەڵاتیەکان تا چەند بەهێزە لەوێ
بەڵێ چنوور دووبارە ئەم کاتی ئێوە بینەرانی کەناڵی کوردستان باش دیارە من سەرەتا لە هاتنی گەشتیارە دەست پێ دەکەین من لە دەواازەی نێودەوڵەتی باشماخم خۆدانزان دەواازەی نێودەوڵەتی باشێکێکە لەو دەواازە گەنگانەی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە ساڵانە ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان و گەشتیاران لەم دەواازەیەوە هاتوچۆی دیاردا دەکەن من ئەمە ئامارێک بڵم لە ساڵی ڕابردوو تا تەنها لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە نزیک بە 1 ملیۆن هاوڵاتی لەم دەواازەوە هاتوچۆیان کردووە کە ئەم ڕێژێش ڕژێکی زۆرە کە لە دەواازەیەکی نێودەوڵەتی وەک باشماخەوە هاوڵاتی و گەشتیار سەردانی بکەن و بێن هەرێمی کوردستان و بە پێچوانەوە بڕن سەبارەت بە هاتنی گەشتیار لە چەند ڕۆژی ڕابردوودا یاخود ڕۆشتنی هاوڵاتیان بۆ کۆماری ئیسلامی ئێران لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە بە پێی ئامارێک لە تەنها لە دوێنێدا زیاتر لە 3000 هاوڵاتی لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە چوونەتە کۆماری ئیسلامی بەڵام ڕێژەی هاتنی گەشتیار لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە هاتنی گەشتیار و هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێران بە ڕێژەکە زۆر کەمەکە نزیکەی بە 800 هاوڵاتی بووە کە ئەمەش بەراورد بە ساڵانی ڕابردوو هاتنی گەشتیار لە دەواازەی نێودەوڵەتی باشماخەوە کەمترە چونکە چەند هۆکارێکە بۆ کەوای کردووە هاوڵاتیان یاخود گەشتیاران لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بە شێوێکی بەرچاو دابەزین ئەویش چەند هۆکارێک بووە کە ئەویش هۆکارەکان زیاتر دابەزینی بەهای تمەنی ئێرانی بۆ بەرامبەر بە دۆلار و دیناری عێراقی سەبارەت بە ڕێوڕسمەکان لە قەزای پێنجوێن هەروەک زۆرێک لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لێرەش هاوڵاتیان بە شێوێکی بەرچاو ئێمە لە گەڕەکەکان ئەبینیمان کە هاوڵاتیان بە شێوێکی بەرچاو جەژنە پیرۆزیان یەک دەکرد و سەردانی یەکتریان دەکرد. سپاس بۆ هاوکارمان عەبدوڵڵا غەریب کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە مەرزی نێودەوڵەتی باشماخۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بووی زانیاریەکانی بۆ گواستنەوە سەبارەت بە هاتن و ڕۆشتنی گەشتیاران لە مەرزی باشماخۆ و باسی لە ڕێوڕسمەکانی جەژن کرد لە پێنجوێن دووبارە جەژنت پیرۆز بێ. دەگەڕێمە لای میوانەکەم دکتۆر نزار پێشێک کە بچینە لای عەبدوڵڵا پرسیاری ئەوەم کە هەندێک لە خێزانەکان کاتێک کە بوتڵێکی ئاودانێن خەیاردانێن تێدا لیمۆدانێن یاخود نعنادانێن ئەمە سوودی ئاوەکە زیاتر دەکات بۆ تەندروستیمان بەتەشیدی چکە زۆر جار هەیە ئەوکە خۆیتەوە زۆر جار مەسەڵەن بۆ نمونە نعنا زیاتر لەوە چێت کاریگەری هەیە بێ لەسەر هەرسکردنی خواردن و شت تقریبا معیدە تۆزی ساحەت پێ بکات لەبەرەوە لەوانەیە لەبەرەوە بەکاربێنێت یا مەسەڵەن خەیاڕوشتەی کە تیەکرێت لەوە ئەویش وەکو شتێک تامێشی باتێت تامەکە یا لیمۆکە دەریجە ناو دەفرێت ئەویش هەر ئیسفادەی هەیە و زیاتر بۆ هەرسکردن و شت لەوانەیە ئیسفادە هەیە بە تایشیدی و بە تایبەتیش بۆ ئێستا کە ئێمە لە وەرزی گەرمان دکتۆر زیاتر پێویستمان بۆ بێ کە ئەو جۆرە ئاوانە یاخود ئاو بەگشتی زیاتر خۆینەوە من یەکتی بینی کە شێ هەر لەسەرەوە کەوتی جەنم زیاتر من ئەڵێم ئەو شتانەی کە مەسەڵەن بۆ نمونە کافاینی تایە مەسەڵەن بۆ نمونە قاوەیە چایە ساردیە ئەمانە تا بتوانرێت نەک هەر لە کاتی جەژنە لە کاتی کەش هەر کەم کرێتەوە باشترە چونکە بەڕاستی ئەمانە چی کاریگەری لەسەر معیدە هەیە کەوا کارکاتسەوەی کەوا زیاتر ترشەڵۆشی معیدە زیاد بکە سەرێکە ئەوانە ئەو ئینسانانەی کە ئەوانە خۆن زیاتر دایما جاروات تووشی دڵەکە زێ بن خاصن بە قاوە تووشی مەسەن ترشەڵۆشی زۆرە بن ئەمانە جگە لەوەی کەوا ئەم مادانە ناو لەشە زیاتر ئاو هەڵەمژن ئایسا خەڵک وازانێت کە ئەوە خۆیت ئاوەکەی زەونە ئاوەکەی ئەو تیاتی واوی تیاتی ئیسفادی لەوانەیە کەمێک لێ بکەیت بەڵام مادەکەی کە تیاتی تێکەڵ کراوە بن نۆچا یا قاوە یا بەپسی ئەمانە هەمووی ئاو لە لەش بە عکسەوە زیاتر هەڵەمژێت سەرێکە و ئینسانە زیاتر تووشی بێتاقەتیە بێدایمە دوای ئەوە مەسەن تووشی خمول خاصە لە کاتی بەڕۆژۆتی و لە کاتی مەسەن کاتی کایەکە شتانە بخۆی زیاتر نەبێت مەسەن بۆ قاوەتەوە دو سێ جار ڕۆژوایی هەیە لەسەری فێر بۆ سێ چوار جار بەڵەوانە تەسیری هەیە جگە لەوەی کەوا مادەکە تقریبا تۆزێک لەش لەگەڵی ڕایە ئەگەر نەی خۆی جاروە سەر دێشێت لەش داوای ئەکات بەڵێ لەش داوایەکە بەڵێ لەبەرەوە یعنی بەڕێی من ئەو جۆرانەی مادانەی کەوا کافاینی تیا ئەو سێ چوار مادەیە محاولە بکرێت و ناژێڵە بنویت تاوان خەڵک زیاترەوەی کە بە زیاتر قاو و چاوشتەخواوەی کە نەنوێشەوان وەنیا یا ڕۆژ جاروایە ئەوەش ئەوانە تەسیریی خراپیانێ لەسەر لەش لەبەر محاولە بکرێن ئینسان تا بتوانێت
لە کاتی جێژن و کاتی کەشاوانە کەم کرێتەوە کەمتر بخورێت. جا باشە دکتۆرێکی تر لەو خاڵانەی کە پێم خۆش و ئاماژەی پێبین بە تایبەت لە یەکەم ڕۆژی جەژنە بۆ پێی کە بەیانیان زوو هەڵەسێت خواردنی جەژنی یا بڵین نانی جەژنەخوێ ئیتر ئەگاتە سەعات 12 ڕۆ 11 بۆ 12 ئیتر هەمووی هیلاکە و خەویە. خواردنی ئەم خواردنە قورسانە و دواتر بەسەریاب خەوی ئەمە چه کاریگەریەکێ بێت؟ بەتەچید تۆ خاصن شەی یەکەم ڕۆژی جەژن خۆت زانین نوێژی بەیانی هەڵاسی دوایی شۆکێک کەمەخەون بەیانی زوو پیاو بێت زیاتر مزگەوت و نوێژکردنەوە دوای خەوەکانی مەسەن ئافرەتەکەی کە چێژ لێنێومانە خەوەکەیان کەمە لەبەر بۆ یەکەم ڕۆژ هیلاگەبی بەتەچیدی خۆت هیلاکی دەبێت و خەوت ئەوێت بەڵام تۆ نانیشی قورسی شێ خواردۆ دەری جەنابەت فەرمووت بەسەریە محاولە بکرێت تقریبا 2-3 ساعات بەلاین کەمەوە دوای نان خواردنەکە نەنووی بەسەریە هەموو جارێکی جاری کە ژوایە تۆ سەرەکەی بە هەموو کات بەڵێ هەموو کاتچکە مەسەن تۆ نیۆڕان نانەخۆی یەکسەر خێرا بەسەری ئەخەویت یا یەکسەر خێرا چا بەسەری ئاخۆیتەوە یان دکتۆر هەیە وا ڕاهاتوە ئەڵێ کە نانت خۆ یەکسەر تۆزە پاڵکەوی پاڵکەوی بەڵێ نەخۆی غەڵەتە خۆی مشکلەمان لە چیە کە تۆ نانت خوارد کە پاڵکەوتی یەکسەر ئەو خوارد سوورێنچێک زمانێکی تیان نایە لە خواردن گەڕێتەوە بەڵام ئەگەر تۆ زەختت لێ کرد ئەساوانەی کە قەڵەون یا ئافرەتی سکپەر یا ئینسانێکی کە زۆر خۆر مەسەن جاوە کە زۆر مایدە پڕەکەی کە پاڵکەوتی ئەو زەختە خەوێتە سەر ئەو زمانەیە ئەو زمانەیە کرێتەوە سەرەکەی زۆر جار هەیە تووشی سوتانەوەی گەدە ئەبی سوورێنچێک سەرەکەی ئەگەرێتەوە ناو ماید سوورێنچکت و ناڕەحەتێکە ترشەڵەکە هەموویە سووتێنێت لەبەر ئەوە محاولە بکە دایمە دوای نان خواردن نەچاپ خوڕێتەوە یەکسەر ئەوانی ساعت ساعت سێ چارێک دووهەم شت دوای ناخواردن یەکسەر پاڵ نەکەویت ساعتێ دوایەوە قەیچەکە پاڵکەی مشکلەی نییە شتێکی کەش هەیە بە تێبینیش کە بین ئەوانەی کەوا خەڵک وا تێگەیشتەوە کە دوای چا یەکسەر دوای ناخواردن چا نابێ بخوا لەبەرەوەی کەوا یا دوای هەموو حەبێک نابێت چاپ خۆیتەوە ئەوە غەڵەتە زۆر باوە لە بڵێ ئەخرمەمە بۆی وتباتێنێش بین زیاتر ئەو حەبانەی کەوا ئاسنی تایە محاولە بکرێت مەسەن گۆشت دوای گۆشت چامەخۆرە یەکسەر پێی بچێت چکە ئاسنی دیاوازانێک مریشک و گۆشتی سووری زیاتر گۆشتی سوور قیمە ئەمانە زیاتر محاولە بکرێت دوای ناخواردن یەکسەر چای بەسەرا نەخورێت چکە ئەوە نایە لە ئاسنەکە زووتر هەزم بێت یا درەن هەزمە بێت یا لەوانەیە هەرس نەبێت لەبەر دایمە چاخواردن بە دوای گۆشتا یا بە دوای حەبی ئاسنە ئیتر حەبەکانی کە مشکلە پێکاتی ئاسنیەت بەڵ پێکاتی ئاسنیەت بۆی هەرز بێ لەبەرەوە کەمێکاتەوە بەڵام خەڵک وا تێگەشتووە هەرچی حەبێکا لە وڵات چا نەخۆم بەسەریە یا ئەڵێ سەعاتێک پێش ئەوە سەعاتێ دوای ئەوە چاوەئەیکی بیخوا کە درەنگە بێنی خوا باش خۆی یعنی بەڕێی من ئەوەیە کە یەکسەر نانی خوارد یەکسەر پاڵ نەکەویت ساعتی دوایەوەش کە دوایەوە چا قاوە ساردی ئەمانە محاولە بکرێت خواردە حەزی لێبوو ساعتێ دوایەوە زۆر بەشێکی باشە باش دکتۆر هەموو ئەم کاریگەریانی کە باسمان کرد لە خواردن و چرە سات و شیرین و شتەکان کە باسمان کرد لەسەر تەندروستی مرۆڤ ئەم کاریگەریانە بۆ مناڵ چۆنە یاخود کاریگەریەکەی لەسەر مناڵ زیاترە یاخود هەر بە هەماشە جا ئەوە منداڵ عادەتەن جبس و بابەتەکانی تریشی لەگەڵا وەڵی مناڵی ژوای مناڵ زیاتر خواردن کەمترە خوات خواردن کە بخوا بەس جبس و بابەتەکانی بابەتی خۆیان بە کورتێگەی بەڵێ شتان ناخوا مەسەن سەیەکی لە جەرنا لەوانەیە دە 15 قوڵ بخوا بەلاین کەمەوە ئەوە شەر خراپە بۆی ئەوی خواردنەوە گازیەکە خراپە بووی بۆ قەڵی وشت نا بەڵام زیاتر بۆچی مناڵانە مەسەن سەیەکی خواردن کەمە خوابیانی لەسێتنە ئەو برنجش لە و گۆشتە ناخوات کەمتری خوات دوایی بە چکلێت و بە ساردی و بەڵێ حەقی بۆ کاتە بەڵام ئەوش خراپە چکە زیاتر چکلێتکە بەدەسیایەتی ڕۆژانی کەوانیە لەوانی مەسەن ماڵۆنە هێڵن بەڵام ڕۆژانی جەژن مەسەن چتە ماڵان هەڵیەگرەی خوات ئەمانە ئەوی شەر خراپە چکە لەوانەیە وەکو وتم ئەو دوو حاڵەتە ڕۆیە کە کتوب بڕێ ئیلتیابی مەعیدە گەدەکە ڕۆیە گاسترایتس دووەم شتیش لەوانەیە تووشی سکشونی کا بۆ ڕۆژی داهاتوو لەبەرم حالەکرێ مناڵ ئەو چکلێت و شتانەی لێکەم کرێتەوە یاخود نەیەڵێ بخورێت کەواتە هەر گەورەکان نین لە بۆنەکانە بەهۆیەوانێ ڕوەکەنە نەخۆشخانە مناڵەکانیش زۆر مناڵ خراپترە بەڵێ بەتەکیدی شکانە وتم گەورە خۆیەگرێت لەوانە چکلێتێ دوو چکلێتێ بخوا بەڵام ناچێت دەچکلێت خوا بەڵام مناڵوانیە مناڵ تابیەتی خوات درست جاوە جوانیشیان تەماحیان هەیە لە باتی نقلە دوانی شەڵەگرن دەستەکانە خۆشوێ دکتۆر گیان لە کۆتاییدا ئەگەر یا بڵێ بابەتەکە بە دێڕێک دێڕوونیوێک کۆکەی تۆ چ ڕێنمایەکەت هەیە بۆ هاوڵاتیان وا تازە نانی بەیانی خورا ئەوی خواردێتی نۆشی گیانی بێ ئەوەی کە نەی خواردو لە نیۆڕۆوە چ ڕێنمایەکەت هەیە بۆی کە لەم جەژنا پارێزراون و سەلام ڕێنمایی نەکات بۆ جەژن بە عامیژ تۆ دایما بێ خواردن بەڵێ مەعیدت کە پڕ بوو مەجای کات بێ بە مەعیدەی خواردنەکە هەرسکات
و زۆرخۆریش نەکرێت زۆرخۆری مهمە تۆ زۆردانشی زۆر خۆی و چۆن لە داوەتانە خوری ئاوە بۆ شوێ مایدە پڕکەیت ئەوە دووەم شت کاتی بێت مەسەن تۆ مەسەن نیۆڕۆنانی خواردەوە محاولەکەی تا ئێوارەگەر ئێوارە زانیت برسینە بۆ نان نەخۆیتەوە بۆیە دایمەنانی ئێواران سێکە شەوان مایدە قورسەکە زۆر شەو لەوانێ نەیڵە بنویت دەبرم حاولە بکرێت دایمە کات ببێ بە خواردن زۆرخۆری نەکرێ کات برێ بە خواردن بۆی مایدە مەجای هەبێ هەرسیکە و خاصن لە ڕۆژانی جەژنە ئەو چکلێت و ساردی و ئەم شتانە هەمووی مادەی کافاینی تیا کە چکلێتەکان شتیادی کەەوە خراپن بۆ مایە محاولە بکرێوانە کەم کرێتەوە دەستەکانە خۆش بێت دکتۆریان زۆر سوپاس مادومان کردی سوپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانە بۆ هیوایی کە هاوڵاتیانیش گوێبیستی وتەکانی بەڕێزت بووبێتن هەموو لایەک لە ساف و تەندروستیکی باشیان هەبێ بە دوور بن لە هەر گرفتێکی تەندروستی چ بەگشتی و بە تایبەت لەم جەژنەدا سپاس بۆ نزار مەحەدی کە بەڕێزیام سپۆڕی نەخۆشیەکانی هەناوی شەکرن سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوونجا ئێستا چەند پامنێرێکمان ئامادەیە دەچینە لای هاوکارمان کاروان نازم لە کۆی و لەگەڵ ئێمە ئامادەیە کاروان سڵاو لێ بێت بەیانیت باش جەژنت پیرۆز بێت لە خۆت و لە خانەوادە لە تەواوی کۆیەکان پێمان بڵێ مەراسیمی جەژن لە کۆیە چۆن بەڕێوە چووە و پەیوەندی کۆمەڵاتەکان لەوێ چۆنە سەردانکردنی هاوڵاتیان بۆ لای یەکتری هەتا ئێستا تا ئەم دقەیە چۆن و لە چاستێکدا بەڵێ چنوور بەیانی تۆ بینەرانی گەلی کوردستان باش جەژنی تۆ تەواوی خانەوادە و تەواوی خوشک و براکارمان لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان پیرۆز بێت من ێستا لە ئەوەی کە خۆت ئاماژەت پێکرد جەژن لە لای کۆیەکان تایبەتمەندی جەژن لای کۆیەکان هاتووم بۆ ماڵێک کە چەند خانەوادەیەک لێرە کۆبنەوەتەوە هاوشێوەی زمانی زوو جاران لێرەن و دەیانێت جەژنی پیرۆزە و گەرد نازایی لە یەکتری بکەن دیمەنەکانتان بۆ دەگوازمەوە چنوور لێرە چی دانەندراوە یعنی بەس ئەگەرە بینی چەرەس کۆمەڵێک یعنی خواردنی زۆر تایبەت لێرە هەیە و دروست کراوە بەدەستی خانم وەخت یاخود کابانیە ماڵە لێرە و دەمەوێت لە نزیکەوە هەم لەگەڵ خۆیشیانە گفتوگۆ بکەم و قسە بکەم و قسەی خۆشمان بۆ بکەن و نوکتە و بەسەرهات و جیاوازی جەژن لە نێوان ئێستا و ڕابردوومان بۆ باسکەن هونەرمەندی تایە ئیتر چالاکوانی تایە مامۆسای تایە هەموو کەسێک یاخود هەموو توێژێک لێرە هەیە من ئێستا لەگەڵ ئەم بەڕێزانە سەرەتا دەمەوێت قسە بکەم سڵاوتان لەبێت جەژنتان پیرۆز بێت ئەگەر بێتێرەوە کاگاوکار چنوور تەبان کاگاوکار پیامەری پێشووتری کەناڵی گەلی کوردستانیش بۆ یعنی یەکێکە لە ڕۆژنامە بەتوانە و لێهاتوەکانی سنووری قەزای کۆیە کاگاوکار پەیامت چیە لەم ڕۆژەدا بۆ کۆیەکان و بۆ دۆست و حبابتان و بۆ ئەم میوانانەی کە ئەمڕۆ هاتوون بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە تەواوی مسلمانانی جیهان و بینەرانی گەلی کوردستانەکەین بە بۆنی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆز و بە خێراتنی میوانە خۆشەویستانێکن کە ئێستا لە ماڵی ئێمەدان جەژنە پیرۆزە لە تەواوی خزم و کەسوکار و دانیشتوانی شاری کۆیەشەکەین ئەکاوکار ئەمڕۆ چیتان ئامادە کردو بۆ بیانی تایبەتمەندی خواردنەکانتان چی ئەمڕۆ لە جەژنە هۆبایانی زوویەوە لەکەم ڕۆژ جەژن وەکو دابنێتێک خواردن ئامادە دەکەن بێگومان جەژن بۆنێکی کۆمەڵایەتی و بۆنەیەکی دینیە و جیاوازتر لە ڕۆژانی تر ئەوەیە کە بەیانان هەڵەسی خواردن ئامادەیەکی بێگومان لە هەموو ماڵێک خواردنی کۆشت و برنج و قەیسەیەکە بۆ جەژنەکە تەواوکات دواتریش بۆ پێشوازیکردن لە میوانان خواردن و خواردنەوەی پێویست لە شەربەت و لە پاقلا و لە کلوچە و لە چولێت و لە چەرەس و لە مێوش و لە هەموو شتانێک کە پێویستن بە تایبەتی کوردەواری ئامادەیەکەین پێشوازی لە میوانەکان و خزم و دۆستان و دەرو و جیرانەکەین لەگەڵ مامۆستا ڕۆژگار قسە بکەم ینی بزانم چی ئامادە کردووە ئەمڕۆ مامۆستا سڵاوت لێبێت قەیسەکە ئامادە کرد بۆم بەیانی ئەگەر بێتێرەوە بزانم لەگەڵ وەکو دابنێتتر هەیە لە ئێستا بۆ نمونە لە چاو ینی شارەکانی تریش قەیسیە تر فاسۆلیایە یاخود زۆرەها خواردن ینی بۆ سەفرە خوانی بیانێن ئامادەکەن بزانم خواردنەکانی تۆ چی بۆ ئەمڕۆکە ئامادە کرد بەخێر بێن سەرچاو جەژن پیرۆزە لە هەمووان دەکەم خێراتنی میوانەکان دەکەم وەڵایی بەڕاستی لە ماری خۆمان نەبووین لە ماری داکەم بووین بەزەویشدا قەیسی هەبوو ئەرەوەڵا قەیسی و پشلە و برنج و دابنێتی بەرێ هەر قەیسی و شلە و برنج ئەوە تەرتیباتەکەی وەڵا کولی چێشتەکەی خۆمە لە خۆم درستی دەکەم بەرێ خۆش بێت مامۆسا من سنوورەکە دەرفەت بێت یەک دوو کەسیان لەم میوانانەی کە هاتوون بۆ ئێرەوە بە میوانی بۆ ماڵی یعنی کاگاوکار لێرن ئێستا دەمەوێت لەگەڵ کاکزانە گفتوگۆ بکەم دوایش لەگەڵ مامۆستا دەوەن قسە بکەم کاکزانە سڵاو دەبێت جەژنت پیرۆز بێت
قسێکتان هەیە چ پەیامێکتان هەیە ئەوەکو چالاکوانێک لە شاری کوێ تەمەنای چی دەکەن لەم جەژنەیە بۆ خەڵکی شاری کوێ بۆ چالاکۆنانی هاوڕێتان؟ بەڵێ کاکاروان بەخێر بێن سڵاو لە بینەرانی کەناڵی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەخێر بێن جەژنە پیرۆزی خۆم ئاڕاستەی مسلمانانی جیهان بە گشتی و مسلمانانی کوردستان بە تایبەت دەکەم. جەژن بۆنەیەکی ئاینی و کۆمەڵایەتیە لە کوردستانیش وەک هەموو وڵاتانی تر ئیسلامی جەژنی پیرۆز جەژنی قوربان بەڕێوە لە 3 ساڵانە و مسلمانان بە گروتینێکی تایبەتەوە بە هەڵەسن بە جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتری و ئەنجامدانی قوربانی و سەردانیکردنی یەکتری. گەلێک سپاسیانە مامۆستا دەوەن ئەمڕۆ کەمانچەکەت نێنەوە پێم خۆش بوو لێرە پێت بووایەوە هەندێک ئاسفت بۆمان بکردایە بۆ بینەرانی گەلی کوردستان لێرە بزانم چ پەیامێک هەیە هەم ئێستا وەکو سەرۆکی تیپی باوەزی وەکو لە پرسایی بەشی مۆزیک لە پەیمانگە بینەرە جوانەکان چ قسێک هەیە بۆ هاوڕێ هونەرمەندەکان؟ سەرەتا بەخێراتنی ئێوە دەکەم و پیرۆزبایی جەژنی قوربان لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان دەکەم. قسەی من ئەوەیە جەژنە پیرۆزە بۆ هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی هەرێمی کوردستان و خەڵکی شاری کۆی خۆشەویست. هیوادارم ئەم جەژنە بەخۆشی و بە سەلامەتی بەڕێ بکەن، جەژنی ئاشتەوایی و تەبایی خێزانەکان بێت. مامۆستا جیاوازی جەژنی ئێستا و ڕابردوو لە چیدا دەبینەوە ئێوە هاشێوی جارانی یانی ساڵانی ڕابردوو پەیوەندی کۆمەڵاتەکان بەردەوامە؟ وڵاتجاخۆ تەمەنەکەی من جارێ هەر لە ساڵانی نەوەتەکان خۆ مامۆستا ماشەڵڵا بڵێ خۆت بچووکەوە و بچووک نابیەوە. نەوەتەکان تەمەن بەڵێ بێگومان خەڵک جاران باشتر تێکەڵاوتر بوو، کۆمەڵایەتی تر بوو. ئێستا بەهۆی ئەوەی کە دنیاکە پێشکەوتووە بەهۆی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە زیاتر خەڵک بەوانەوە پیرۆزبایی دەگەین یەکتریان لە ڕێی نامی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر. جاران خەڵک دەبە بەیانیان دوای نان خواردن ئەگەر جەژنی قوربانە دوای قوربانیکردن سەردانی کەس و کار و خزم و دۆست و یان نەخۆشێکە باس سەردانی یەکتریان دەکرد و یەکتریان بەسەر دەکرد و بەڵام ئێستا بەداخەوە کەمتر بۆتەوە. پێم وایە بەڵام لە کۆیش خۆشبەختانە تا ئێستاش ئەو دیاردە کۆمەڵایەتی هەر هەیە بەیانیان خەڵک لە جیرانەکان بەسەر دەکاتەوە و جەژنە پیرۆزی گەلێک سپاس بۆم دەرفەتە. بەڵێ چنوش کاروانەکەت گوێبیستی دەنگی من پرسیارکمە بوو لەسەر خواردنی جەژن یان نانی بەیانی جەژن. زۆر باستان لەوەکە کە فاسۆلیا و قەیسی و بابەتانە ئامادەکراوە بۆ نانی جەژن. لە ناوچەی کۆیە هیچ بنەماڵەیەک هەیە کە خواردنی جەژن ئامادە نەکات لە یەکەم ڕۆژی جەژندا، یاخود هەندێک جار باسەوە دەکرێت کە دەڵێن هەندێک لە بنەماڵەکان یان یەکێک لە بنەماڵەکان لە باتی برنج ساوەر ئامادە دەکەن، هەڵە نەبم بنەماڵی خەفوریەکانە شتێکی وا هەیە؟ چونور ئەوەی کە تۆ دەڵێی بەڵێ دروست وایە لە کۆیە بنەماڵەی غەفوری و حەوێزیەکان هەیە. بنەماڵەی حەوێزیەکان لە یەکەم ڕۆژی جەژندا ئاگر لە ماڵەکانیان ناکەنەوە. بە پێچەوانەوە بنەماڵەی غەفوریەکان لە یەکەم ڕۆژی جەژندا لە بری برنج ساوار لێ دەنێن. ئەمەش بۆ کۆمەڵێک دابوونەریتی تایبەت بە بنەماڵەکەی خۆیان دەگەڕێتەوە. دیارە لەو سەردەمەی کە ئەوان باسی دەکەن عنی لە کاتی ئەوەی کە ئاگری یاخود ئەو چێشتەی ئامادەیان کردووە ینی بۆ مەبەستی پرسە بەکاریان ناوە کەسێکی گەورەی بنەماڵەکەیان مردوو و گیانی لەدەستداوە. ئەمە وەکو دابوونەریتێکە و تا ئێستا ماوەتەوە نەوە دوایەوە پێوەی پابندن. وەکو گوتم یعنی غەفوریەکان لە بری ساوار برنج لێ دەنێن و حەوێزیەکان بە پێچەوانەوە لە یەکەم ڕۆژی جەژندا یعنی هیچ ئاگرێک لە ماڵەکانیان ناکەنەوە. دەستەکانە خۆش بێ کاروان، زۆر سپاس ماندوومان کردی دووبارە جەژنی تۆ و جەژنی ئەو خانەوادە بەڕێزەش پیرۆز بێ کە لەوێ ئامادەی هەموو کات لە جەژن و خۆشی دابن، هەموو کۆیەکان لە جەژن و خۆشی دابن. سپاس بۆ ئامادەبوونن. لە کۆیەوە دەگەڕینەوە سلێمانی و دەچینە لای هاوکارمان هەردی عادل کە لە سلێمانی و لەگەڵ ئێمە ئامادەیە. هەردی سڵاو لێ بێت، بەیانیت باش، جەژنت پیرۆز بێت. لە چ گەڕێکێکی شاری سلێمانی و لەگەڵ ئێمە ئامادەی و هەتا ئێستا ڕێوڕسمەکە چۆنە؟ سەردانکردنی هاوڵاتیان و قەرەباڵغیەکە چۆن دەبینیت؟ چنوور بەیانی تۆ باش، جەژنی قوربان لە تۆ لە تەواوی بینەرانیش پیرۆز. من زیاتر لەسەر پلانی
پلانە گشتەکەی جەژن قساکەم ئەم گەشتەی ئەم ڕاستەوە خۆم تایبەت کردو بە پلانە گشتگیرەکە لە گەشتەکانی داهاتوو یا لە بەرنامەکانی داهاتوو زیاتر لەسەر بابەتی هاتوچۆی هاوڵاتیان و سەردانیکردنی یەکتر قساکەم دیارە لەگەڵ هاتنی هەر بۆنە و جەژنێک ینی پلانێکی گشتگیر لەسەر ئاستی هەم لەژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ئەم لەسەر ئاستی قایمقامیەت و تەواوی بەڕێوەبەرایەتیەکان و بەڕێوەبەرایەتی خزمەتگوزارەکان بەڕێوەبەرایەتی ئەمنیەکان دادەنرێت لە پلانەکەدا هەمووان بەشدار دەبن هەم لەژنە هاوبەشەکانی قایمقامیەت کە نوێنەرایەتی 43 نزیکەی بەڕێوەبەرایەتی دەکەن و هاوکات بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی سەنتەری فریاکەوتنی خێرا بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی پۆلیس بە هەموو بەشەکانیەوە دام و دەستگا ئەمنیەکان بەرگری شارستانی زۆربەی با بڵێن بەڕێوەبەرایەتەکانی دیکە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی هەموو ئەمانە بەشداری پلانەکەکەن هەر یەکێک بەپێی ئەرک و مەهامی خۆی بەشداری لە بەرنامەکەکە بۆ سەرخستنی بەرنامەکە بۆ دەستەبەرکردنی کەشێکی ئارام بۆ ئەوەی هاوڵاتیانی شاری سلێمانی و ئەو گەشتارانی کە ڕویان لە سلێمانی کردووە کاتەکانی جەژنیان ساتەکانیان بەخۆشی بەڕێ بکەن دیارە بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی ژمارەیەکی زۆر لە گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردووە بە مەسی بەسەر بندیکاتێکی خۆش لە شوێنە گەشتاریەکان لە بنکە گەشتاریەکان و پێشبینیشان کردووە تا کۆتایی پشوەکانی جەژن ژمارەی ڕێژەی هاتنی گەشتاریان ژمارەی گەشتاران بگاتە نزیکەی 100,000 گەشتیار کامەش دەلالەت و ئاماژەیە بۆ ئەوەی کە سلێمانی هەم لە ڕووی گەشتیاریەوە زەمینەکە لە بارە و هەم لە ڕووی ئەمنیەوە و تەنانەت مەسلەی مامەڵەکردنی هاوڵاتیان و فرۆشیارانیش جێی سەرنجی گەشتیارانە بەرگری شارستانی پلانی خۆی هەیە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پلانی خۆی هەیە پۆلیس هەموو ئەمانە و سەنتەری فریاکەوتنی خێرا لە شەوی ڕابردووەوە ژمارەیەک تیمی فریاگوزاری لە بەردەم فامیلی مۆڵ ماجدی مۆڵ کاسە مۆڵ بەردەم مزگەوتی گەورە پارکی ئازادی هەواری شار لەم شوێنانە جێگیر کردووە و 11 تیمی تریشی هەمیشە لە حاڵەتی ئامادەباشیایە هەموو ئەمانەش ئامانج لێی لە ئەگەری خوانەکردە ڕووداوێکی شەڕ و پێکدادان ڕووداوی هاتوچۆ یا هەر بابەتێکی تری نەخوازرا و تیمەکانی فریاگوزاری خێرا بە ئەرکی خۆیان هەڵسن و ڕێگر بن لە کەوتنەوەی ڕووداوی نەخوازرا ئەو تیمەکانی بەرگری فریاکەوتن بە هەمان شێوە لە حاڵەتی ئامادەباشییان ئەوانیش لە هەندێک شوێن ستافیان یا تیمیان جێگیر کردووە ئەوەی کە هەیە لە سلێمانی دەتوانین بڵین کەشی سلێمانی کەشێکی ئارامە بەر لە ڕاستەوخۆکە ئێمە ژمارەیەک گەشتیاری عەرەبمان بینی کە لە سلێمانی بوون و بەسەر جادە و بان و شەقامەکانە سوڕانەوە بۆ ئەو شوێنانی کە خۆیان بەبەستیانە ئیدی پلانەکە پلانێکی تۆکمەیە و خەڵکیش لە ژێر ئەمنیەت و ئاسایش ڕۆژانی جەژنی خۆی بەڕێەکات. بەڵێ سواس بۆ هاوکارمان هەردی عادل کە لە سلێمانیەوە تایبەت بە ئامادەکاریەکان و پلانی قایمقامێت و لانە پەیوەندیدارەکان بۆ جەژن لەگەڵ ئێمە دامادە بوو. سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانت هەمیشە لە جەژن و خۆشی دابین. دەچینە لای تەوەری دووەممان کە لە ڕانیەوە میوانێکمان لەگەڵ دامادە دەبێت کە باز لە پەیوەندیە کۆمەڵاتیەکان و یاد و یادەوەریەکانی جەژن دەکەین لە ڕابردوودا بەراورد بە ئێستا هەڵبەت کە باز لە جەژن دەکەین جەژن لەگەڵەوەی کە بۆنیەکی ئاینیە لە هەمان کادا بۆنیەکی کۆمەڵایەتیشە. کاتێکە دەڵێن بۆنیەکی کۆمەڵایەتیە هەڵبەت ئەگەر بە کۆی گشتی کورد ئێمە سەیری بۆنی جەژن بکەین دەتوانین بڵین هاوشێوەیەکە بەڵام لە هەندێک ناوچە بۆ هەندێک ناوچەی تر هەڵبەت جیاوازی لە نەریتەکاندا هەیە کە هەڵبەت ئەو جیاوازیە ڕەنگە جوانیەکی تایبەت یاخود جوانێک دروست کات و بیدات ببەخشێت بە جەژن.
جاچە لە ڕووی سەردانکردنەوە بێت لە ڕووی خواردنەکانەوە بێ یان لە هەر ڕوویەکی ترەوە بێت بۆ ئەمڕۆ ئێمە لە ڕانیەوە میوانێکمان لەگەڵدا دەبێت کە باس لە یادەوەریەکانی جەژن دەکەین بە شێوەیەکی گشتی چ بۆ ئێستا بە بەراورد بە ڕابردوو پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆ ئێستا چۆنە لە چه ئاستێکدایە هەرچەند باسەوە دەکرێت کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کاڵ بۆتەوە بەڵام ئێمە چی بکەین بۆی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زیاتر بەهێزکرێتەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا کاریگەری نەبێت لەسەر دابوو نەریت و کللتور و پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئێمە لە هەرێمی کوردستان. ڕسوول بۆسکێنی کە بەڕێزیان کەسایەتی شاری ڕانیەن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک ڕسوول سڵاوت لێبێت بانیت باش سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەکەدا و جەژنیشت لێ پیرۆز بێت. بانی جنابتان باش جەژنی ڕەمەزانی قوربانی لە جنابتان پیرۆز بێ لە گەلی کوردستان تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی خۆشەویست لە بەڕێوەبەر و کارمەندەکانی لە گەلی کوردی موسڵمان لە کوردستان و لە تەواوی جیهان. زۆر سپاس جەژن لە تۆ لە خانەوادە بەڕێزەکەشت پیرۆز بێ کاک ڕسوول. کاک ڕسوول ئێستا بە دیاریکراوی 9:27 دقیقە هەتا ئێستا و هەتا ئەم دقەیە جەژن چۆن دەڕوات لە ڕانیە؟ سەرەتا بڵێم گەلی کورد موسڵمانێکی ڕاستەقینەیە بە ئیعترافی هەموو گەلانی دەوروبەر کە کوردی موسڵمانتێکی لە هەموو گەلانی تر باشتر وەرگرتووە هەر لەبەر ئەوە جەژنەکانیشی کە جەژنی دینی ڕەمەزان جەژنی قوربان تێکەڵاوی دابوونەریتەکەی کردووە لەبەر ئەوە لە جەژنی قورباندا خێشتا خەڵک سەردانی یەکتر دەکەن لە ماڵان ئەوانەی کە نیگەرانیەکیان هەبێ ئاشتیان دەکەنەوە دەستن لە سەردانیان دەکەن خۆشەویستی بۆ یەکتر دەردەبڕن سەرەتا لە بەیانیەوە هەتا ئێستا گەڕەکەکان ئەوە شتێکی تایبەتە کە چەند ساڵێکە بەو شێوەیە دەڕوا هەموو ماڵەکان ئەوانەی کە لێک نزیکن ماڵ بە ماڵ سەردانی ماڵەکان دەکەن بە کۆمەڵ و جەژنە پیرۆزە و گردن ئازایی لەگەڵ یەکتر دەکەن دواتریش کە ئەوانەی کە لە گەڕەکەکەدا ژیانی هەمیشەیان بەیەکەوەیە ئەو جژنە پیرۆزە تەواو کرا اینجا هەر کەسە دەکەوێتە سەردانی خزم و دۆست و برادر و نزیکەکانی خۆی ئێستا بەتایبەت لە گەڕەکی ئێمە اینەکە تەواو بووە سەردانکردنەکە ئێستا دەکەوینە سەردان. ئەو پەیوەندی کۆمەڵاتی کە ئاماژت پێدا و سەردانکردنی هاوڵاتیان و جژنە پیرۆزەکردن لە یەکتری بۆ ئێستا بە بەراورد بە ڕابردوو چۆن نەبینیت پێتان وایە کاڵ بوو بێتەوە بۆ ئێستا؟ طبعا لە جاران هەموو شتێک جیاواز بوو لە ئێستا گەرم و گۆڕتر بوو لەبەر ئەوەی ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهۆی تەلەفۆن و بەهۆی تەکنەلۆژیای تازەوە زیاتر تۆزە کاڵ بۆتەوە بە تەلەفۆن هەواڵ و جەژنانە لەگەڵێکتر دەکەی جاران گەرم و گۆڕتر بوو هەر کەسە دەچوو لەگەڵ خزمەکەی خۆی دۆست و برادر و خۆشەویستەکانی خۆی ڕاستە و خۆ سەردانی دەکرد و لەگەڵی دادەنیشت و هەندێک جاردە دڵ و هاواڵی یەکتریش دەپرسی ئێستا تۆ بەهۆی تەلەفۆن و ئەو تەکنەلۆژیا تازەیە جیاوازە لە پێشێ بەڕاستی زۆر جاروا هەیە دوو لایەنی هەیە لایەنێکیەوەی ڕەنگە بەهۆی تەلەفۆنەکەەوە زیاتر دەتوانانی پەیوەندی بە خەڵکەوە بکەی لە هەمان کاتیشدا ساردبوونەوەیکیشی تێدایە بەڵام هێشتا دەتوانین هەم سوود لە تەکنەلۆژیاکە وەربگرین هەمیش سوود لە سەردانی ڕاستە و خۆی لەگەڵ خزم و دۆست و نزیکانی خۆت و هەم خۆشەویستەکانت بەسەر بکەی و گردن ئازایان لەگەڵ بکەی و لە نزیکەوە بیان بینی. بەڵێ کاک ڕسوول بۆ خواردنی جەژن یا بۆ نانی بەیانی جەژن لە ڕانیە زیاتر چه خواردنێک ئامادە دەکرێت هەڵبەت لە هەر ناوچەیە جۆرێک لە خواردن ڕەنگە تایبەتمەندی هەبێت بۆ ناوچەکە پێشتر کاروان لە کۆی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو باسی لە دوو بنەماڵەکە وتی یەکێک لە بنەماڵەکان هەوێسیەکان هەر ئاگر ناکەنەوە لە یەکەم ڕۆژی جەژنە و بنەماڵی خەفوریەکانیش ساوەر دروست دەکەن لە بری برنج لە ڕانی هیچ خواردنێکی تایبەت هەیە کە تایبەتمەندی هەبێت بۆ جەژن و تایبەت بێ بە شاری ڕانیە؟ پێم وانە ئێستا بەشی زۆری ماڵەکان بەشی زۆری پێم وابێ
گۆشت و برنج و شلەکەش زیاتر قەیسی بەکاردێ لێر بێگومان لە پێشتر وانە بوو پێش ڕاپەڕین و سەردەمی کۆنتر لێرە ڕەنگە هەبوو بێ قەیسی بەکارێن بەستا بۆ تەشتێکی گشتی زیاترش لەو ئەوانە شتێکی ڕسمێ وا هەز دەکەم لە هەموو ماڵەکان هەرەوە هەبێت بەڵێ بەس شتێکی تایبەتمان نییە بڵێ بنەماڵەیەک شتێکی تایبەتی هەبێ بەخۆی نەمبیستۆ ینی لانی کەم من نەمبیستوە بەڵێ باشە کاک ڕسوڵ سەبارەت بە جلوبەرگەکان ئێستا ئەوەی کە منی بینم لە بەردا ماشەڵا بە جلوبەرگێکی کوردی جوانەوە دەرکەوتوی لە ڕانیە جلوبەرگی تایبەت بۆ جەژن زیاتر جلوبەرگی کوردی لەبەر ئەکرێت چ لەسەر ئاستی پیاوان و خانمانیش یاخود ئەوە تا کە بەگشتی لە کۆمەلگای کوردیدا ماوەی چەند ساڵێک بوو کە جلی مۆدە بە کورتێکە بڵێ لەبەر ئەکرا لە ڕانیە ئێستا بۆ جەژنان یاخود لە بۆنەکاندا تا چەند گرنگی بە جلوبەرگی کوردی دەدرێ بەخوا لێرە جلی کوردی زۆر باش ماوەتەوە هێشتا جلی کوردی زۆر لەبەر دەکرێت بە تایبەت با بڵێم جیلی ئێمە پێش ڕاپەڕین گەنجەکە هێشتا لێرە هەرجلیکە لە بەردەکە ئێمەش بەشی زۆرمان مەسەلە من ڕەنگە لە کاتی کە بەو شێوەیە نەبم بەڵام بەشی زۆری کاتەکانم جگە لەوەی کە کاری ڕسمیت هەبێ ئۆشتیچکێ دەنا بەشی زۆری جلی کوردی لە بەردەکەین و لە ڕانیە جلی کوردی زۆر بەکاردێ و لە جەژنیشدا ئەوە بەشی زۆری خەڵک مەگەر بەدەگمەن دەنا هەر جلی کوردی لەبەر دەکرێت بەڵێ بەڵێ جا پێم خۆشە کاک ڕەسڵ باسێکی جەژنانەشمان بۆ بکەیت جەژنانە بۆ ئێستا چۆنە تا چەند هاوڵاتیان جەژنانە دەدەن بە مناڵان و ئەگەر خۆشت یادەوەریەکت هەبێ سەبارەت بە وەرگرتنی جەژنانە لە ڕابردوودا بۆمان بگێڕیتەوە هەر پێم خۆشە ئەو پرسیارە لێکردم چونکە بەداخەوە ئێستا جەژنانە زۆر کەم بووە من وەکو خۆم هێشتا جگە لەم جەژنەکە بەڕاستی دەرفەتم نەبوو دەنا هەموو جژنەکانی کە منداڵەکانی دەور و پشتی خۆم نەوەکانم منداڵەکانی خزمەکانم کە دێن ئەوەندەی دەرفەتم بێ جژنانیان دەدەمەوە کاتی خۆشی ئێم سەردەمی ئێمە کە منداڵ بووین ینی ئێستا من کە هەندێک کەس جژنانم داتێ منداڵەکان گەورە بوون ئێستا گێڕاویانەتەوە بە سەرنجەوە کتویانێ مە هەموو جارێ جەژنانەی دەداینێ ینی من جەژنانم داونەیە سەردەمی ئێمەش کە ئێمە منداڵ بووین بەڕاستی نەکەر کە جەژنان دابە بۆ خۆمان نزیکەکان ئەوانەی کە لێمان نزیک بوون مام و پور و خاڵ و ئەوانە سەردانمان دەکردن جەژنانەیان دەداینێ هێشتا ئەو جژنانەیە لە هەستمدا ماوەتەوە وە زۆرم پێ خۆش بوو بەڕاستی جاری وەها بوو پارە بوو جاری وەها بوو مەسەلە زیاتر ژنەکان نقڵ و چکولیات و زیاتر بە بژڵێم پێش ڕاپەڕین نقڵ و نەعنا و ئەوانیان تێکەڵ دەکرد لە جیاتی ئەو چکولیاتی کە ئێستا شیرنی و چکولیاتی ڕەنگاو ڕەنگ و خۆش و بەتامتر هەیە لە جاران شیرنەکان بەو شێوە بەڵێ بەڵێ بەس زۆر پارە یعنی پیاوەکان بە تایبەت پارەیان دەدا بە منداڵەکان ئەوەی سەردانیان دەکرد تەمعەن ئەو کاتی پارەوەک ئێستا زۆر نەبوو من لە بیرمە بەشی زۆری 10 فلس بوو 15 فلس بوو 20 فلس بوو یعنی کەم بوو بەڵام ئێستا لە هەستم داماوەتەوە بەڵێ مەوانێ دەڵێم ئێستا ڕاستە 10 فلس یا 5 فلسیان دەدایە جاری وەها بوو 25 فلسیان دەدا بە منداڵەکە بە مندابیانمەیە بەڵام هێشتا لە هەستم داماوەتەوە و زۆریشم پێ خۆش و بۆیە من هێشتاش لە نزیکانی خۆم منداڵەکان ئەوەی دەرفەت بێ جەژنانیان پێدەم چکە دەزانم بۆ منداڵ شتێکی خۆشە خۆزگە ئەو نەریتە هەردەما باوەڕ ناکەم شتێکی نەگونجاو بێ بەڵێ جار وەکو ئاماشت پێداکەوت لە منداڵیدا من جەژنانم وەرگرتووە تا ئێستش لە یادەوەری تویان ماوەتەوە بێگومان یادەوەری مناڵیان بیری مناڵ زۆر باشە بۆ شتانە هەتا گەورەش بێت یادەوەری مناڵی ئەمێنێتەوە لای یادەوەریکی خۆشە بێ لەگەڵیدا دەمێنێتەوە کاک ڕەسوڵ لەگەڵ تا بەردەوام دەبم بەڵام پامنێرمان فەرهاد لە ڕەواندزەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە بە ئەو وەرگرین زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە سەبارەت بە جەژن لەو ناوچەی دواتر لەگەڵ وەڕێستا بەردەوام بین
ئێستاش ڕاستەخۆچی لە لای فەرهاد لە ڕەوانزۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. فەرهاد سڵاو لێ بێت، بەیانیت باش، جەژنت پیرۆز بێت لە خۆت، لە خانەوادەت، لە سەرجەم ڕەواندزیەکان. چی زانیاریەکت لایە سەبارەت بە جەژن بەمام گوازەرەوە؟ بەڵێ جەژنێوە و بینرانی گەلی کوردستان پیرۆز بێت. من ئێستا لە یەکێک لە گەڕەکانی دەرەوەی سنووری ئیدارەی سۆرانم. دەمەوێت باس لە پەیوەندی کۆمەڵایەتی بکەم لە سنتەری ئیدارەی سۆران و ئەو گەڕەکانی کە کەوتونێتە دەرەوەی ئیدارەی سۆران. ئێمە ئەمڕۆ کە سەرنجمان کرد لە سنتەری ئیدارەی سۆران هاوڵاتیان کەمتر هاتوچۆ یەکتریان دەکەن بەسی پیرۆزباییکردن و لە ئێستادا لە گەڕەکی بەردوانم لە سەنتەری قەزای سۆران دەبین کە هاوڵاتیەکی زۆر بەوەبەستی گەشتکردن بەوەبەستی پیرۆزباییکردن لە یەکتری هاتوچۆ یەکتر دەکەن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ توندتۆڵی یان بڵێن باشی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان هاوڵاتیان لە گەڕەکە دوورودەستەکان کە لە سنووری ئیدارەی سۆران دەستن. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بەردەوام هاتوچۆ یەکتر دەکەن و لە جەژنانیش بۆ بەسی پیرۆزباییکردن دەستنە لای یەکتری. ئەوەی تێبینی ماکەکە مناڵێکی زۆر بەتایبەت بە بۆنەی جەژنی قوربان بۆ ئەوەی کە شیرین و قوڵ کۆبکەنەوە سەردانی ماڵان دەکەن. وە دەمەوێت باس لەوە بکەم کە لە سنووری ئیدارەی سۆران لە 2 هەفتەی ڕابردوو 4 هاوڵاتی تووشی تای خوێنبەربوون بوون و 3 هاوڵاتی لەم 4 هاوڵاتیە گیانیان دەستداوە. بۆیە ئیدارەی سۆران ڕێکارەکانی خۆپارێزیان توند کردووە. بۆیە هاوڵاتیان ناچارکراون کە لە سەربڕخانەی سۆران ئاژەڵەکانیان سەر ببڕن. بۆیە لۆدێکی زۆر لەسەر کوشتارگەی سۆران دروست بووە. هاوڵاتیان داوا دەکەن کە ئیدارەی سۆران شتێکی وا بکات کە بتوانن لە دەرەوەی کوشتارگەکە فعز بۆ ڕەشەوڵاتەکان بکرێت بەوەی بتوانن لە دەرەوە تیمێک بیاکوژێتەوە، چونکە لۆدێکی زۆر لەسەر کوشتارگەی سۆرانە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان فەرهاد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت کە سەبارەت بە جەژن بۆ ئێمەت گواستەوە بۆ هیوایی کە لەش ساخ بن. ئاماژەت پێدا کەوت 4 کەس تووشی تای خوێنبەربوون بوون، وستیانیان گیانی لەدەست داوە. هەمیشە لەش ساخ و تەندروست بن. نەگەڕێمەوە لای میوانەکەم کاک ڕەسوڵ لە ڕاستەوخۆکەی فەرهاد بینیمان کە ژمارەیەکی زۆر منداڵ لە پشتەوەی بوون کە بە تەقاندنی یاریە ئاگرینەکان خۆشیەکانی خۆیان دەردەبڕی لە جەژندا. جا پێم خۆشە بەڕێستان باسێک لە یادەوەری منداڵی خۆتان بکەن کە ئێوە بۆ ئەو کاتە چۆن کاتەکانتان بەسەر دەبێت، یاخود چی یاریەک هەبوو کە ئێوە کاتی خۆتانی پێ بەسەر بەرن؟ طبعا سەردەمی منداڵی ئێمە وەکو ئێستانە بوو بەداخەوە، یعنی ئێستا بۆ خۆشەویستی منداڵ بۆ کات بەردنی منداڵ هینێکی زۆر لە بەردەستە. سەردەمی ئێمەوانە بوو جگە لەوەی هەندێک یاری زۆر سادە وەکو چەرخ و فەلەک و جۆلانە و ئەو شتانە هەبوو. یعنی ئێمە کاتی خۆمان بەو شتانە بەسەر دەبرد. ئەو کاتە ئەو شتانەی ئێستا زۆر دەگمەن بوون. مەسەلە ئێمە کابرایەک هەبوو لاندرۆڤەرێکی پاش بەتاڵ چادری پێبوو، چادرەکەی لێ دەکردەوە، کۆمەڵێک منداڵی لە ناو دەکرد و زۆرمان پێخۆش بوو. 2 کیلۆمەتری لێی دەخوری دەها دەیجێڕاینەوەیکی 25 فسی لێ دەستاندین. بۆ ئێمە شتێکی زۆر خۆش بوو ئەو سەردەمانی. من بەستم سەردەمی منداڵی زۆر سەرەتای هەفتاکان یان کۆتایی شەستەکان ئەو کاتە چێش بەخش بووە، زۆر چێش بەخش بوو. ئەو کاتە مەسەلە چەرخ و فەلەک هەبوو. چەرخ و فەلەکە لەدار دروست کرا بوو، وەکو ئێسانە بوو بڵێشتی پێشکەوت و جوان بێت. جۆلانە هەبوو، جۆلانەکە لەدار دروست کرا بوو، ینی جۆلانەکە گەورە بوو، چەند منداڵێک سواری دەبوو. ئەوانە بۆ
بواری بازرگانی خۆی دروستی کرد بوو زۆر خەڵکی تێداویشت و ئەوان منداڵ بەڵام لەگەڵ ئەوەشدا چێژ بەخش بوون چونکە کەم بوو بەڕاستی. بەڵێ باش کاک سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ جەژن پێم خۆشە بەراوردێک لە نێوان ڕابردوو ئێستا دابکەین هەڵبەت ئێستا ئامادەکاریەکان بۆ جەژن ئەو کەلوپەلانەی کە دەیکڕن بە کورتیەکەی جەژنی ئێستا تێچووی زۆر زۆرە دەکرێت بڵین جەژنی ڕابردووش هەر بە هەماشیەوە بۆکە لە ساڵانی زوودا ئەمە بۆ ئێستا لەگەڵ ئەوەی کە خواردنێکی زۆر بۆ جەژن دەکردرێت ئەمە چەرەساتە ئەمە شیرینی دروستکردنە یان شیرینی کڕینە یانەوە تا خواردنەوەکان بۆ ئەو کاتە چی ئامادە دەکرێت خود ئامادەکاریەکان بۆ جەژن چۆن بوو؟ بەراورد بە ئێستا زۆر کەم بوو بەڵام بەنسبەت ئەو کاتە زۆر بوو چکە کار ئێستا پارە هەیە و شتیش زۆرە بەڵام ئەو کاتە پارەش نەبوو کەشت نەبوو ینی بەرامبەر بەوەی کە دەکرا مەسەلە هەر ماڵێک بەیانی کە خواردنی دروستە شتێکی سادەی دروست دەکرد ینی شلە و برنج و گۆشت هەبوو بەڵام بە سادەی دروست دەکرا و ئەو شیرنی و پێداویستیانەی ئێستا کە هەیە و لە بەردەستە ئەو کاتەی نەبوو ینی تەنانەت بۆ پێشکەشکردنی میوانیش کە دەهات هەندێک نقڵ و شیرنیەکە بوو پێیان دەگوت نەعنا ئەوانەیان تێکەڵ دەکرد و پێشکەش بە میوانیان دەکرد ئەویش کەم بوو ینی بەو شێوەیە نەبوو لەبەرەوە ئەگەر چی بۆ ئەو کاتە بەراورد بە ئێستا کەم بوو بەڵام ئەو کاتە پارە کەم بوو ینی خەڵک وەکو ئێستا سەرۆت و سامای نەبوو بۆ ئەو کاتەش زۆر بوو ئەوە بەڕاستی خەڵک جلوبەرگی دەکرد بەڵام وەکو ئێستا نەبوو ینی ڕەنگە ئەگەر یەکێک جلوبەرجێکی کرد بێ بۆ دوو جەژن بەکاری هێنابێ ڕەنگە بۆ زیاتر بەکاری هێنابێ بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ ئەو کاتەش زۆر بوو پارە نەبوو ئەو کاتە. باش کاک ڕەسوڵ باسی پێشکەشکردنی نقڵ و شیرینیت کرد بە میوانەکان و ئامادەکردنیان هەڵبەت ئێستا هەمووانەوە دەبینین کە هاوڵاتیان و بەتایبەت پیاوان لە بەرەبەیانی جەژندا لە دەرگاکەوە جەژنە پیرۆزاکەن و نقڵەکە وەرەگرن و ئەڕۆن ئەمە بۆ ڕابردوو شەر بە هەماشیەوە بووە یاخود لە ڕابردووە چوونە ژوورەوە هەبووە دانیشتن هەبووە گفتوگۆ هەبووە پاشان نقڵ و شیرینەکە هەڵگیرەوە ئەو کاتە ڕۆیشتون. بەڵێ ینی ئەو کاتەوە ئێستا نەبوو هەموو خەڵکی گەڕێک یان ئەوانەی لە گوند هەموو خەڵکی گوندەکە بۆ نوێژی جەژن دەچوون بەشداریان دەکرد و تەمانی ساش بەشداری جەژنەکە نوێژی جەژن بەڵام لەوێ هەموو خەڵکەکە جەژنە پیرۆزیان لەگەڵ یەک دەکرد دواتر کە دەهاتێ دەرەوە مەسەلا وەکو ئێستانە بووە تۆ دەچووی سەردانی خۆشەویستێکت دەکرد سەردانی خزمێکت دەکرد دەچووی دادنیشتی چایەکت دەخواردەوە ئەگەر هەبا شەربەتێکت دەخواردەوە شیرنیان پێشکەش دەکردی ئەو شیرەی کە دەڵێم نەکوک وەکو ئێستا و پاقلاوە و شتە خۆشانی ئێستا هەیە یعنی شیرنیە باشانە پێشکەوتوانی ئێستا ئەو کاتەی سادە بوو دادەنیشتی تۆزێک قسە و خۆش و لێ هەواڵ پرسین و ئەوانی یەکتریش دەکرد اینجا سەردانی ماڵێکی کرد دەکرد بێگومان وەکو ئێستا نەبوو ئێستا تەنها لەبەر دەرگا چکولاتەکەی وەردەگریت جاری وا هەیە کابرا خۆشی نایەتە دەرەوە هەر منداڵێکی دەنێرێت چکولاتەکەی بنێرێ ئەوە بەڕاستی من زۆر ئەوم بەلاوە دوورە لە دابوونەریتەوە دەستەکانە خۆش بێ کاک ڕەسڵگەشی نەکۆتایی تەوەرەکە پێم خۆش بوو لەسەر خاڵێکی تر یان لە کۆتایی بابەتەکەیە لەسەر ئەوە قسە بکەین کە هەڵبەت کورد زڵمی زۆری لێکراوە لە ماوەی ڕابردووە چەندین جار هەوڵی لە ناوبردنی دراوە ئەمانە هیچی نەبووە هۆکاریان نەیتوانی کە کاریگەری هەبێ لەسەر دابوونەریتی کۆمەڵایەتی و دابوونەریتی کوردی کورتوانیوێتی پارێزگاری لە دابوونەریتەکەی بکات بەڵام دەبینین ماوەی چەند ساڵێکە سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵایەتیەکان پێشکەوتنی تەکنەلۆژیا بەگشتیرەکو لە سەرەتای بەرنامەکەی ئاماژەت پێدا کاریگەری هەبووە لەسەر دابوونەریتمان چی بکرێت یان چۆن ئێمە بتوانین وەکوی کە بەڕێستان کەسێکی بە ئەزمونن چی بکرێت بۆی کە ئەم پەیوەندی و کۆمەڵایەتیانە بەهێزتر بکرێت و کاریگەری نەبێت لەسەر دابوونەریتی کۆمەڵایەتیمان. بەڵێ تەمان وەکو سەرتا باسمان کرد جەژنی هەم قوربان و هەم جەژنی ڕەمەزان سەرڕای مەراسیمە دینیەکە سەرڕای پێویستە دینیەکانی ئەوەنجە ڕۆ چۆتە ناو بواری کۆمەڵایەتیمان ئێمە
لە پەندی کوردیدا ڕەنگی داوەتەوە کە دەڵێ مردنی لەگەڵ گشتی جەژنە پیرۆزەیە. هەر هۆیەکە ئەوەشە کە ئەوەندە تێکەڵ بۆ بە لایەنە کۆمەڵاتەکانمان زوربەی شاعیرەکانمان شعریان بەسەر جەژندا هەڵداوە. لەبەر ئەوە هەمیشە کورد ڕێزی دابوونەریتەکانی خۆی گرتۆ پەیڕەوی کردووە. جارێکیکە ئێمە دەبێ گەلی کورد گرنگی بە نەریتەکانی بدا پەیڕەویان بکات، جارێکیکە زیندویان بکاتەوە، چونکە بەڕاستی هەموو گەلێک بەدابوو نەریتەکانیەوە جوانە پێویستە بیان پارێزین بۆ ئەوەی هەم خۆشەویستی لە ناوماندا بەردەوام بێەوە، بە تایبەت ئێمە لە دوای ڕاپەڕینەوەیان با بڵم چەند ساڵێکە کە بەهۆی هەندێک گروپی تندڕە و بە هەندێک گروپی سەر لێ شێوا و کە بەڕاستی لە ناو گەنجەکانماندا بیری خراپ دەچێنن، دەبێ ئێمە بەرەو ڕووی ئەو شتانە ببینەوە بە دابوو نەریت و کەلتورەکەمان، چکە بەڕاستی کەلتوری کورد کەلتورێکی جوانە، پێویستە بەنەوەکانمانی بناسێنین، بەنەوەی تازەی بناسێنین، جارێکیکە خۆشەویستی و تەبایی و ئاشتەوایی پێکەوە پەیڕە بکەین، یەکترمان خۆش بوێ، ڕێزی یەکتر بگرین. گەلی کورد گەلێکە چواردەوری دەورەی دراوە بە نەیار و بە خەڵکی دژ با بڵم، لەبەر ئەوە پێویستە دابوو کەلتورەکانمان بپارێزین، یەکترمان خۆش بوێ بۆ ئەوەی دوژمنانمان نەیارەکانمان هەست بکەن کە ئێمە دەستەملانی یەکترین، یەکترمان خۆش دەوێت لە کۆمەڵگاوە بۆ لایەنە سیاسیەکانیش پێویستە ئاشبوونەوەیەکی گشتی بێ، پێویستە یەکتر بخوێنینەوە بۆ ئەوەی داهاتووی وڵاتەکەمان لەسەر ئەو ئاشتەوایە بنیاد بنین، چونکە هەلێکە بۆ کورد هەڵکەوتۆ ڕەنگە دوایی بکەوینە بەڕقی مێژوو و بەڕاستی نەوەکانمان خراپ سەرزەنشمان کرد، پێویستە ئەوە لە بەرچاو بگرین و ئاشتەواییەکی تەواو جێبەجێ بکەین، پیادە بکەین. کاک ڕەسوڵ ماندوومان کردی، سپاس بۆ ڕەسوڵ بۆزگەنی کە بەڕێزیان کەسایەتی شاری ڕوانیان لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون. دووبارە جژنت پیرۆز بێت، جژنی بەڕێست و خانەوادە بەڕێزەکەت و تەواوی دانیشتوانی شاری ڕانیا پیرۆز بێت. ئێوەش بمێنن بە خێر و خۆشی، هەمیشە لە جژن و خۆشیدا بن، هەتا سبێنە و لە دووەم ڕۆژی جژنی قوربانی پیرۆز و لە بەرنامەیەکی ڕاستەوخۆدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان، هەمیشە لە جژن و خۆشیدا بن، خۆتان لەگەڵ.